دایکی محەممەد فەرموو خوشکە بە ڕێزەکەم. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله دادەیگیان خوشکی بە ڕێزم دایکی محەممەد فەرموو. سلامەتی زۆر دەستخۆشی بەرنامەکە لێکە مامۆستا گیان. خۆی گەڵە سەلامەتتان کە سپاس بۆ جەنابیشتان. چەند پرسیارێکشم هەیە مامۆستا ئەگەر بەڵێ پرسیار گوێبیستم فەرموو دایکی محەممەد. مامۆستا بڵێن کە ئەچیتە سەفەر نێژی قەسر و جەمعەکەی. بەڵێ مەقسەد ئی نیوەڕۆ و عەسر کە پێکەوە بیکەی قەسر و جەمعەکەی ئەتوانی ناوبڕی بدێتیانە بێ هەردووچی یەکسەر بکەی. بەڵێ بەسەر چاوی شەڵا وڵامت دەدەمەوە. یان کاتی مەقسەد مەلا بانگەدا تو لە شوێنێ وای نەتوانی مامۆستا بدەیت لەگەڵ مەلایەک بڵێیتەوە کە دەستویتە دەرەوە توانی مەقسەد دوای مەلایەک مامۆستا بانگەکە بدەی. وەڵامی بانگەکەمە بەستت. بەڵێ بەسەر چاوی شەڵا جوابی ئەو پرسیارە جوانەش دەدەمەوە بەسەر چاو. سەلامەت بی مامۆستا پرسیارێکترم هەبوو مەقسەد تو لە کاتێ لە حەمامی خۆر دەشۆی کاتی ئێوارە یان زکری ئێوارانە ئەتوانی لە حەمامەکە بیڵێ یان کە دەرچووی ئەنجا بیکەی. بەسەر چاو چاوت خۆش بێ زۆر لێکە مامۆستا خۆی گەڵە سەلامەتتان کە خۆی گەڵە لە ڕازیۆ دادەگیان. دایکی محەممەد فەرمووی نوێژی قەسر و جەمع بەیەکەوە بیانکەیان ناوبڕی بکەوێتێ نانا دادەگیان ئێستا تۆ نیوەڕۆ عەسر بەیەکەوە دەکەی هێناوت نەپاڵ یەکتر کە دوورکان نوێژی نیوەڕۆت کرد بە قەسر و جەمع نابێ قسەی دنیایی بکەی ئیلا مەگە حاڵەتێکی زۆر زەرورە بە ئایا نایەک ئەبێت دەست بەجێ کە سەلامی دوورکاتەکەی عەسرت نیوەڕۆت دایەوە یەکسەر هەستی دوورکات نوێژی عەسریش بکەی نابێت ناوبڕ و فاسڵ و ڕۆیشتن لە بەینیاندا هەبێت دەبێت دەست بەجێ بە دوو یەکەوە بن جەمعت کردوون لە پاڵ یەکە نابێت ناوبڕێک بکەوێتە ناوەیانەوە. فەرمووی وەڵامی بانگ بدەیتەوە بەڵێ وەڵامی بانگ لە ناو وەڵامی بانگ پێویستە ئینسان وەڵامی بانگ بداتەوە بەڵام دڵەگە لە شوێنەکە پرسیارەکەی بەم شێوەیە بوو لە شوێنەکەی کەسێک قسەت بۆ دەکایان لە دایرەیەکەی لە سەرەیەکە وەستای بابەتەکەی تۆ بە شێوەیەەکە لەو کاتەدا مەجاالیان نەدەدای کە جوابی بانگەکە دێ و بانگەکەش گوێ لێوە لە مکەبەری مزگەوتەوە دەدرێت بۆ ئەوەی کەوا مەحروم نەبی لە خێرەکەی و عزرت هەیە دوای ئەوەی کە هاتی ئەملاوە بانگیشتەوە بووە تۆ دەست بەجێ وەڵامی بانگەکە بدەوانە دوعای اللهم رب هذه الدعوة تامیش دوای بخوێنە خدای گەورە پاداشتی تەواوت دەداتێواتە ئەجرەکە لە دەست نەچۆ بڵێ وڵات تازە بانگەکە ڕۆی نەخێر لە دوای بانگەکەەوە مادام تۆ بە عوزر نەتوانانی وەڵامی بدەیەوە جوابی بانگەکە هەر دەدرێتەوە و لەو خێر و بەرەکەتە مەحروم نابی بێبەش نابی. سێم فەرمووی لە حەمامە خۆت دەشوی زیکری ئێواران وەختەکەیەتی نانا لە حەمامە زیکرەکان مەکە دەخس خۆت بشۆ کە خۆشتنی ئاسایی تەواو و دەستنوێژ بگرە هەر لە ناو حەمامەکە وەرە دەرەوە با دوای نوێژی مەغریب بێ ئەو کات با مەغریب بانگیدا بێت زیکرەکانی ئێواران هەتا وەختی خەوتنیش هەر دەمێنن کاتیان بەسەر ناچێ ئینشاءڵڵا لە ناو حەمامە زیکرەکان مەخوێنە.